سڵاو سەرەتا مانگی ڕەمەزانی پیرۆز بێ لە هەمولایەک بە هیوای ئەوەی نوێژ و تاعەتی هەمولایەک قبول بێت ئینشاءالله. بەڕێزان زۆر جار پرسیارمان لێ دەکرێت کێن ئەوانەی دەتوانن بە ڕۆژوو بن و کێن ئەوانەی دەتوانن بە ڕۆژوو نەبن و کە کێشەی گورچیلیان هەیە و زیاتر پرسیار لەوە دەکرێت ئەوانەی کە بەردی گورچیلیان هەیە. بەڕێزان خۆشەویستان ئەوەی کە بەردی گورچیلەی هەیە دەتوانێت بە ڕۆژوو بێ ئللا لە چەند حاڵەتێکە. یەکەم ئەگەر هاتوو بەردەکە بووە هۆی ئازارێکی زۆری گورچیلە یان هەوکردنی گورچیلە یاخود گورچیلەکەی ئاوسانە بوو لەم سێ حاڵەتەیە باشترە بە ڕۆژوو نەبێ و ئەگەر هاتوو بەردەکە دابەزی بۆ بۆڕی حالب لەم حاڵەتەیشا باشترە بە ڕۆژوو نەبێت لەبەر ئەوەی پێویستی بە ئاو خواردنەوەیکی زۆرە بۆ ئەوەی ئەو بەردە بێتە خوارێ بە هیوای سەلامەتی بۆ هەمولایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی